بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم، پامێکمان هەیە بۆ ئێوەی خۆشەویست ئەوەش ڕۆژەکەت بەبێ قورئان بەڕێ مەکە. واتای چۆن؟ کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ لە سوورەتی فورقان ئایەتی 30 أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. براستي أو كسانێک توانایان نییە قورئانی پیرۆز لەبەر بکەن با پێداچوونەوەی بکە مراجعەی بکەن، یعنی ئەگەر توانان نییە زیاتر لەبەر بکەی پێداچوونەی ئەوانەی قەدیم بکە و ئەگەر مراجعەش ناکەی قورئان بخوێنەوە، تەنها بخوێنەوە، ڕۆژانە بیکە بەرنامەی خۆت بیخوێنەوە. ئەگەر ناشی خوێنیتەوە گوێ ڕاگرە بە مۆبایل لە ناو سیارە بە ئیتفۆن، گرنگ ئەوەیە لە قورئان دوور نەکەویتەوە و ئەگەر گوێژ ڕاناگری تەنها سەیرێکی قورئانەکە بکە و داینەوە، بەس وا مەکە لە قورئان دوورکەویتەوە. بە ئەم ئاەتەی خوای گەورە لەسەرمان جێبەجێ نەبێت. ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت دەڵێت بەڕاستی خاوەن کتێبەکانی پێشتر بۆیە بە هیلاک چوون و لە ناوچوون کە کتێبی زانایەکانیان دەخوێن و وازن لە کتابی خوای گەورە هێناوە. بۆیە با ئێمەش تووشی ئەو حاڵەتە نەبین، واز لە کتابی پەروەردگار مەهێنا. ڕۆژانە بەردەوام پلانێک دابنێ بۆ ئەوەی خەریکی قورئانی پیرۆز بیت. و هەروە ئەبیل جەوزا دەڵێت گواستنەوەی بەرد لە لای کەسی منافق و دووڕوو زۆر خۆشەویسترە بۆ ئەوەی کە قورئان بخوێنێتەوە. یعنی پێی بڵێ ئەو بەردەمان بۆ بگوازە زۆر لە لای ئاسان و خۆشە، بەس پێی مەڵێ وەرە قورئانێک بخوێنێتەوە، سوورەتێک بخوێنێتەوە. ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر دڵ. بۆیە کێشەکانی کۆمەڵگای ئەمڕۆمان ئەوەیە کە کابرا پرسیار دەکات، دەڵێ مامۆستا دڵم توندە، دڵم خۆش نییە، دڵم بە هیچ شتێک خۆش نییە، پارەم هەیە، خانی مێ، سیارەم هەیە. بۆ دڵت خۆش نییە؟ چونکە لە قورئان دوورکەوتیتەوە. ئەلا بذیکر الله تطمئن القلوب. بەڵێ ئەگەر تۆ خەریکی قورئان بیت، قورئانی پیرۆز بخوێنیتەوە، ئەوە دڵنیا بە لەوەیەکەوە دڵت خۆش دەبێت. بۆیە لە کۆتاییدا ڕۆژەکەت بەبێ قورئان بەڕێ مەکە. السلام عليكم ورحمة الله وبركاته.